فتنە ئەبارێ فتنە ئەبارێ تۆ یعقوب نی یوسفت پەروەردە کردبێ تۆ هەر خەریکە سابەت بووی ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان منداڵەکانیان بۆ تۆ پەروەردە کرد مەسئولین باوکان دایکان ئاگاتان لەو منداڵانە بێ ئاگاتان لەو منداڵانە بێ کەچت کە پێگەیوە بۆ لە ماڵە دەیهێریەوە کاکە گیان ئەو کچەی تۆ بۆ لە ماڵە دەمێنێتەوە کاکە گیان ئەگەر تۆ لە زەمانێکە بوویتە کە گەنج بوویتە بە ئاوێنەیەک ئیشارەتێک وەیە چاوێکت بنووقاندا لە ئافرەتێکە ئەوە بە حیساب گەورەترین دڵداری بوو کردبووت و خەڵک بیزانی بە ئابڕۆت ئەچوو ئێستا کچەکەی تۆ 24 سعات مۆبەیلی پێیە هەموو دنیا لە نێو دەستە بەڕوت و قوتی تۆ ژنت هێناوە نەتەزانی بەزاوابوون چییە ئەو نەنازانەوە هەموو خانە شانەکانی ئەو مەسائلە لێکە کاتەوە تۆ لەکوێ خەوتووی بەس پێم بڵێ ئەو کچەت بۆ لە ماڵی هێشتۆتەوە با جامیعە تەواوکە وڵاتە جامیعە تەواوەکە ناڵێم هەمووی بەس هیچ کچێکش ناڵێ بە دایک و باوکو لێت چیە کات چەند بۆی فرێند و مۆی فرێندی لێرە لەوێ گرتووت دوای کچە ئەگە تۆ کچێکی شەریفی چۆن دەی خیانەت لەو دایک و باوکانە ئەەکەی چۆن خیانەت لەو دایک و باوکە ئەەکەی بۆ هەوای خۆت کابرای دوور لە هەرچی قیەم و ئەخلاقە ئەچێت تەسویرێکە کە تەسویری کردووە خەلاص ئەوە ڤیدیۆکەی تۆ هاتووە قناعەتی بۆ دروست کردووە ئەتێنم و خۆشمەوەی دڵدار لاخیرهی هەڵخەڵەتا کچە هەڵخەڵەتە ئێستا چۆ لەگەڵی خەوت و لە کچایەتی خست تەسویری کردووە ئەوە ڤیدیۆکەت هەرچی بڵێم نەیکەی بە ناوێکی نەخوازراوە لە فیسبووکە داتەنێم لە ئینتەرنێتە داتەنێم کچار و خێ دەنگی هەیە ئەڵێ کاکە من تەوبەم کردووە کاکە من غەڵەتم کرد کاکە وازم ئەڵێ ئابەدا نەبێ بێیت هێناوێتی دووسێ زەلامی لەگەڵ کردووەتە ژوورەوانیشم و تەسویر کردووەوە خەرێک زینا لەگەڵەکە لە عائیلەیەکی ناوداری دینداری لە خوا ترس دایک و باوک و شەو ڕۆژ حاجی سەر لە سوودە هەڵناگرن لا ئیلاهە ئیلا الله دەبرۆ عەمری خوێندنت نەمینێ دەبرۆ کچ کە پێگەی بۆ دەیهێڕی لە زەمانی فتنە بۆ کوڕەکەت پێگەیوە خوێندن تەواوکە لە ئەڵڵا ناترسی کوڕەکەت زینا ئەکا تۆ مەسئول نی پێغەمبەرەکەت نافەرمێ یا معشەر الشەباب من رأى منكم الباءة فليتزوج ئەزانی کەی نێواڵێ وحی هاتە خوارێ بۆ پێغەمبەر مەوجود بوو سەحابە ئەڵێ گەنجە پێگەی وەختی ژنتە نەمێنیەوە ها ژن بێنە فتنە ئەبارێ لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی ئەفضەل الصەلاة وەسسەلام نەک لە سەردەمی من نا غورفە نەومەکانیش هەمووی بۆتە ڕوت و قوتی چماوە چ کاکە بەس پێم بڵێ ئەو کوڕەت بۆ هێشتۆتەوە ئەو کچەت بۆ لە ماڵی هێشتۆتەوە ئاخر ئەو کوڕ ئەو کچێ هێشتا کچکەیە ئەوە بۆ خۆت ژنت هێنا 12 ساڵی بووی کچکە نەبووی دایکی ئێوە ئەوانەی تەمەنێت لە 40 دایکتان تەحەداکەم 16 ساڵی تەواو کردبێ 12 و 11 و 13 شویان کردووە بۆ وارە کچکە نەبوون کچی 18 ساڵە مامەستی هێشتا 18ەیە ئەی بۆ خۆت بە چەند ساڵی شوت کرد دایکەکەم ئەخ 18 ساڵی زەمەنی ئێمە مناڵ بووین 18 ساڵی پیرەکچ بوو لە 15 ساڵی باولاوانوت پیرەکچە گۆرانیەکە بوو کچەکەی کافرۆش 14 ساڵیە کچەکەی کافرۆ 14 ساڵێ بۆ 14 ساڵێ و ماکسەکە بوو چوە 15 و 16 و 17 و 18 بابە پیرەکچە ئێستا 30 ساڵە مامەستا بیرەکەمەوە بیرکەوە باید کە دانەکە تەواو بێ کچەکەم بیرکەوە ولا حول ولا قوة إلا بالله فتنە ئەبارێ تۆ یعقوب نی یوسفت پەروەردە کردبێ تۆ هەر خەریکە سابەت بووی ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان منداڵەکانیان بۆ تۆ پەروەردە کرد گوادا لە پێ و نازانە فلیمی تورکی و مسەلسەلات ئەو ترخێن و بەرپەنانە منداڵ تۆ لەوانە گەورە بوون هەموو حەلقانەی کە بۆ کچ و کوڕەکەت مونتاج کرابوون چۆن خیانەتەکەی لە مێردەکەت و مێردەکەت پێی نەزانێ و چۆن چەند مێردی تریت ئەبێ لە ژێر باڵی ئەو مێردەوە ئەوە لەوێ گەورە بوو لەوێ گەورە بوو